سەڵا بە ڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. یەکێک لە ئامانجەکانی بەرنامەی کابینی نوێمی حکوومەت بژانەوەی کردی کوشتتوکاڵ بوو، بە تایبەتی ئەوانەی کە پەیوەندیدارە بە ئابووری لە سەر تاسەری هەرێمی کوردستان بوو. ئەمەش کاری لەسەر بژانەوەی کردی پیشەسازی کوشتتوکاڵ و گەشت و گوزار کرد، ئەوانەی کە پێی دەوتێت داهاتی غێرەنانەوتی بوو. ئەمەش دەستەی وەبەرانی هەرێمی کوردستان نزیکەی 1050 پرۆژێ لە چوارچێوەی پلانی 2020 ڕاگەیاند بوو ئەوەی کە بە شێوەیەکی یەکسان بە پێی پێداویستی ناوچەکان دابشکرێ بەسەر ئەو ناوچانەدا. ئەوەی کە تایبەتەوە مەبەستمە من قسەی لەسەرکەم بابەتی پرۆژەکان لە هەڵەبجە، ئەوەی کە تا ئێستا ڕوونا 100 پرۆژە لە کۆی 1000 پرۆژەی کە دەستەی وەبەرهێنان ڕایگەیاند و بڕیارە لەوێ جێبەجێ بکرێت. لە کۆی ئەو 100 پرۆژەی کە دەستەی وەبەرهێنانی حکوومەت ئێرەم ڕایگەیاندوە چەند پرۆژە لە قۆناغی جێبەجێکردندان، ئەوانەی کە ماون بۆ جێبەجێ نەکرێت ئایا بە پێی پێداویستی بە پێی قۆناغ و بە پێی شێوازی دارایی حکوومەت کاری لەسەر دەکرێت خود وەکارەکە چییە؟ بەدەل لەمە ئێمە میوانەکەم کە بە ڕێزی بەرپرسی ژووری بازرگانی پیشەسازی هەڵەبجەیە حتمما لە دنیا ژوورە بازرگانیەکان بەرپرسندا نەخشە ڕێژکردنی ئابووری بازرگانی لە هەر ناوچەیەکدا. ڕۆڵی ئەم ژوورانە بۆ لە ماوەی ڕابردوو و پێویست دەرنەکەوتووە، بە تایبەتی کە ژووری بازرگانی پیشەسازی هەڵەبجە گەر هەڵەندە ماوەی 2 ساڵ دەستی بەکارەکانی کردووە. لە ماوەی ئەم 2 ساڵەدا پلان و بەرنامەکان چی بۆ باشترکردنی ڕەوشی بازرگانی لە سنوورەکە؟ ئایا توانیوە تیجی زیادی بخاتە سەر گەشەی ئابووری لە هەڵەبجە؟ بە تایبەتی ئێستا ئێمە دەزانین هەڵەبجەیەکی کە لەو ناوچانەی کە پێویستی زۆر بە ئاوردانەوەی جدی هەیە. ئایا ئەم ژوورە بەرنامەکانی بە شێوەیەک دانراوە کە لایانی کەم ئەو گۆشەگیری کە پارێزگاکەی تێدا باتە ئاستێکی باشتر، حتمما لەگەڵ هەموو ئەمانە کۆمەڵی وردەکاری دیکەی تایبەت بە هەر بە پرۆژەکانی وەبەرهێنان لەگەڵ میوانەکەم بەڕێز کاک پێشەوە ئەحمەد سەرۆکی ژووری بازرگانی پیشەسازی هەڵەبجە دەکەمەتەوە بۆ گفتوگۆکردن. کاک پێشەوە بەخێر بێ. سپاس بۆ جەنابەت بەڕێز. بۆ دەستپێک حەزەکەم باسێک لە ڕۆڵی ژوورە بازرگانیەکان بکەی لە هەرێمی کوردستان. لە زانستی ئابووریدا ژووری بازرگانی پیشەسازی بەرپرسە لە چی؟ بەپێی یاسای ژمارە 14 ساڵی 1993 یاسای یەکێتی ژوورەکانی بازرگانی پیشەسازی هەرێمی کوردستان، ژوورەکانی بازرگانی ڕێکخراوێکی ئابووری سربەخۆی دارایی و کاریگەری خۆی هەیە و لەژێر ڕێنوینی یان لەژێر ئیشرافی ڕاستەخۆی ئەنجومەنی وەزیراندایە و بۆ هەر کارێکی بازرگانی و پیشەسازی ڕاوێژ دەدات ئەنجومەنی وەزیران. و ئامانجی ئەم ژوورە بژانەوەی یەکێتی ژوورەکان بژانەوەی ئابووری هەرێمی کوردستانە و لە هەر ناوەندی هەر پارێزگایەکە بەپێی هەمان یاسا کە ئاماژەم پێدا دەبێت ژوورێکی بازرگانی پیشەسازی هەبێ. ئامانجی ئەو ژوورە بژانەوەی ئابووری سنووری ئەو پارێزگایە کە ژوورەکە کاری تێدا دەکات. بۆی ئامانجی ئێمە وەکو ژووری بازرگانی پیشەسازی هەڵەبجە بژانەوەی ئابووری پارێزگای هەڵەبجێ و ڕێخستنی کاری بازرگانەکانە و داگۆکیکردنە لە مافی بازرگان و خاوەن پیشەکان لە سنووری پارێزگای هەڵەبجەدا. باشە، ئەگەر ڕاشکاوانە پێم بڵێیت و هۆی کە بەڕێزی بەرپرسی ژوورێکی بازرگانیت، ڕەنگەم پرسیارە تا ڕادەیەک بۆ ئێوە تازە بێت، بەڵام بۆ ژوورە بازرگانەکانی دیکە لە جێگەی خۆیدا بێت. بە درێژایی ماوەکانی ڕابردوو ئەم ژوورانە توانیوانە ڕۆڵ ببینین لە نەخشە ڕێژکردنی ئابووری، لە چاکردنی دۆخی گشتی. تۆ بۆ خۆدی ڕازیت؟ من بەنسبەت ژوورەکانی تری پارێزگاکانی هەرێمی کوردستانەوە لە ڕاستیدا ئەو ئامانجەی کە بۆی دروستبوون نەیانتوانیوە تحقیقی بکەین. ئەمیش نەبوونی هەماهەنگیە بووە لە نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەتە کە بەداخەوە دەبوایە ژوورەکانی بازرگانی لەگەڵ وەزارەتی بازرگانی پیشەسازیە لەگەڵ دەستەی وەبەرهێنانە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵە کە ئەم وەزارەتە معنین بە بژانەوە و معنین بەوەی کە بتوانن داهاتی غیرەنەوتی دروست بکەن و سەرچاوی بن بۆ داهاتی غیرەنەوتی، ئەو هەماهەنگیە نەبووە لە نێوانیاندا. ئەمەش وای کردووە کە ڕۆڵەکان وەکو پێویست دەرنەکەوێت بەداخەوە، بەڵام ئومێد دەکەین کە ئەم ئاشتەوایی بە جۆرێک لە جۆرەکان لە نێوان کەتی تایبەت و کەتی گشتیا بێتەوە و کەتی تایبەت شەفاف بێتەوە و کەتی تایبەت گرنگی پێ بدرێ. چکە لە ڕاستیدا کاک ئەسەلان کاتێک کە سەرمایەدارێک یاوە بەرهێنەرێکی بیانی بێوێت بێت لە هەرێمی کوردستاندا کاری وەبەرهێنان ئەنجام بدا، دێت سەیری واقعەکە و هەروەها سەیری یاسا و ڕێساکانی هەرێمی کوردستان دەکات. لە واقع حاڵە ئەو هەماهەنگی نێوان کەتی تایبەت و کەتی گشتی وەکو پێویست نییە. کاک پێشەوە ینی ئەم قسەی زۆر دەکرێت بۆ ئەم هەماهەنگی نییە. خۆ ئەگەر بابەتەکە ورتر بکەینەوە دەبینین ینی ئامانجی هەردوو کەرتەکە برەودانە بە ئابووریجا ئەم ئابووریە هەر جۆر و هەر شێوازێک بێت. بۆ لە خاڵێکدا لە پنتێکدا یەک ناگرنەوە و ینی چۆنەڵی ئەم بابەتە تەواو بکرێت. هۆکارەکە ئەوەی منافەسەی حیزبیە، هۆکارەکە ئەوەی منافەسەی شەخصیە، یان بە ڕوونتر قسە بکەین. خۆی لە ڕاستیە هۆکارەکە چییە؟
ئەوەی کە کەتی تایبەت ئەیکا دوایی هەر ئەبێ بە دەستکەوت بۆ کەتی گشتی. ئێمە کاتێک کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دامەزرا لە سەرەتاوە، من دروشمەکانیم ئێستاش لە یادە 9 دروشمی هەبوو، دوانیان تایبەت بوو بەم سێکتەرەی کە ئێمە باسی لێوەکەن. یەکیان ڕێگری بوو لە بازرگانی بەرپرسەکان کە بەداخەوە تا ئێساش بەردەوامە، یەکێکەشیان بریتی بوو لە ڕێگری لە قۆرخکردنی بازار کە احتیکارکردن و قۆرخکاری بەداخەوە، یعنی کە سەراپای دەتوانم بڵێم کەتی تایبەتی داپۆشیوە لە هەرێمی کوردستاندا. ئەمە دوو بابەتی زۆر مەترسیدارە. یعنی دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان یعنی وە سوودیشی لەوەدایە و بۆ سەرکەوتنی کارنامەکەشی پێویستە ئەم بازار هەلی یەکسانی تێدا بەڕەخسێ بۆ هەموو کەس. بەڵام لە ئێستاە تۆ ئێمە دوو کەتی تایبەتمان هەبێ، کەتێکی تایبەتی حیزبی و کەتێکی تایبەتی ئەوەی کە پێوتری ئاسایی خەڵکێکی کە بیاوێ لەسەر بە توانای ئیداری خۆی بە جهود و هەوڵی خۆی دروستکات و پرۆژە ئەنجام بدات و ئەوانە. بەڵام لەولاوە کەتێکی کەی حیزبی هەبێ پێش، یعنی ئەگەر ئەم بە فترەیەکی زەمەنی زۆری پێویستە، بەڵام کەتە حیزبەکە لە فترەیەکی زەمەنی زۆر کەما گەشەکە. ئەمە یەکێکە لە بابەتەکان کە ئەو کەرتە تایبەتە حیزبیە بەرپرسەکانی لە پشتەوە، یعنی پێچەوانەی ئەو دروشمەی ئەو دوو کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان. کاک پێشاکۆ ئەگەر ئەم کەرتە حیزبێ بە ئاڕاستەی گەشەکردنی ئابووری بەگەڕ بخرێت چی عیبێکی تێدایە؟ خۆی لە ڕاستیە هیچ ئەوە جۆرێک هیچ عیبەیەکی تێدا نییە. ئێمە ینی من چەندین جاری شتومە هەت بەشێک لەو کەتە سەر ڕۆڵەکەیە. بەڵێ ئێمە چەندی شتمانە بە ئاماژەمان پێداوە، ئێمە ئومێدەوار بووین بەشێک لەو کەتە تایبەتی حیزبێ بێت لە هەڵەبجەش ببوژێنێتەوە. بەڵام کەتە تایبەتی حیزبەکە جۆرێک لە نایەکسانی لە دابەشبوونی پڕۆژەکانای لێ دێەوە بەرهەم دێت، چکە 100% ینی شتە باش نەبێ نایکەن، شتێک زۆر باش نەبێ، مغری نەبێ، پرۆژەیەک زۆر ینی ناجح نەبێت، ئەوان نایکەن. ئەو پرۆژانی کەشی کە دەمێنێتەوە بۆ کەتە تایبەتە ئاساییەکە ئەویش ڕۆتیناتی ئیداری، بیۆکراسی ئیداری لە ئیدارە مەحەلیەکانە بە تایبەتی بۆ نمونە لە سنووری پارێزگای هەڵەبجەدا وای لە پارێزگاکانی کەدا، ئەویش خۆی بۆ خۆی ئەوەندەی تر دەستی کەرتی تایبەتی ئاسایی گرتووە بە مانایەکی کە اینجا ئەو کێشە و قەیرانانەی کە بەرۆکی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانی گر لە دوای دامەزاندی وەکو شەڕی داعش و هاتنی ئاوارە و تێکچوونی نێوان بەغداد و هەولێر و ئەمانە خۆی بۆ خۆی ئەمانەش ئێمە تەقدیرەکەین، ئەمەش وەزعێکی نەخوازراو بۆ هاتووە و بەرنامە تێکەدا، ینی بەرنامە وەکو پێویست جێبەجێ نابێ و هەروەها هەندێک ڕێگری کەش کە لەم لاولاوە ئەکرێ بۆی بەرنامەکان وەکو پێویست نەچێتە پێشەوە. ئەمانە هەمووی هەمووی پێشەوە هەست ناکەن بۆ نمونە بە تایبەتی قسەکە لەسەر پارێزگاری هەڵەبجە، یعنی دۆخەکە لە چاو جارانە جۆرەگە جیاوازی پێوە دیارە، ینی بۆ نمونە ئەوە تا دەستەی بە بەرێنان کۆمەڵێک پرۆژە لەو ناوچەیە ڕاگەنی. ئێستا هەندێکی ئەوەندەی من زانیاریم هەبێ هەندێکی لە قۆناغی جێبەجێکردن و هەندێکی دیکەشی بە پێی قۆناغ و باری دارایی حکوومەت دەبێت ئیشی لەسەر بکرێت. هەستەکان جموجۆڵێک هەیە لایەنی کەم هەڵەبجە لە گۆشەگیری کە تێدایەتی ببێت ئاستێکی باشتر. خۆی هەڵەبجە ئێمە وەکو خەڵکی هەڵەبجە هەمیشە و تومانە هەڵەبجە وەکو ئێمەڵی وەکو پێویست خزمەت نەکراوە، نەمان تۆ هیچی بۆ نەکراوە. ئێستاش لە چاو گەشەکردنی پارێزگاکانی کە ئەو گەشەیە کە لە هەڵەبجا دروست بێەوە ئەو هەندە پرۆژەیە کە جەنابەت ئاماژەت پێدا و کە ئێستا قەرارە لە هەڵەبجا ئەنجام بدرێ لەو ئاستەی پارێزگاکانی تردانە، چکە ئێستا ئەگەر جەنابەت دیقەت بێ بۆ نمونە لە سلێمانیا جادەی 100 مەتری ئیشی لەسەرەکەی، هەڵەبجە تا ئێستا 1 مەتر جادەی 40 مەتریشی دیانە، خۆی جادەکان 40 مەتری دروستەکرێ، 60 دروستەکرێ، 100 دروستەکرێ، 120 150 ئاواڕەوە. سەرەکی لە پارێزگای هەولێردا کە ئەمە جێگەی خۆشحاڵیە کە هەرێمی کوردستان گەشە بکە، ئێمە مەسمانەوە نییە کە بڵێن پێمان خۆش نەبێ گەشە بکە، ئەو جادەی 150 لە تەنفیزای و خەریکە، ینی بەشێکی زۆری لە تەنفیزکراوە، بەشی باشی لە تەنفیزکراوە. بەس لە هەڵەبجا ئێمە تا ئێستا جادی چلیمان نییە، ینی ئەمە خۆی بۆ خۆی بڵێن هەندێک پرۆژە بە تایبەتی 1-2 پرۆژەی وەبەرهێنان کرا، مەجێگەی دەستخۆشیە و هەروەها سەرۆکی دەستەی وەبەرهێنان کار دکتۆر محەممەد ئاسانکاری زۆر باشەکە بۆ خەڵک، پێشی خۆشەکە لە هەڵەبجەدا پرۆژە بکە. ئێمە چەندی جا چوینەتە لای وەزیری کشتتوکاڵ بێگەتخان، ینی ئەویش چەندین پرۆژەی کشتتوکاڵی گرنگ لە سنووری پارێزگای هەڵەبجەدا 7 پرۆژەی کشتتوکاڵی باش کراوە، ینی چکە هەڵەبجە بەو تایبەتمەندیە کشتتوکاڵی و گەشتیاری کە هەیەی زیاتر ئەو پرۆژانە وەڵامەدەنەوە و کەڵکی ئابووریان هەیە کە لەو دوو بوارەدان، ینی لە بواری کشتتوکاڵ و لە بواری گەشتیاریدان کە ئەو پرۆژانی وەبەرهێنانیش کراوە، یەکیان کشتتوکاڵیە ینی سامانی ئاژەڵە و یەکیشان ئالۆی هەڵەبجەیە کە ئەمە باشە، ینی بەس ئێمە داوامان کردووە، نووسراومان کردو بۆ دەستەی وەبەرهێنان
بۆ ئەنجومەنی باڵای وەبەرهێنان کە ئێمە دەمانەوێت هەڵاواردنی جیاواز بکرێ و ئەعفا و بەخشینی سەرباری زیاتر بکرێ بۆ ئەو وەبەرهێنەرانی کە ڕوو لە هەڵەبجە دەکەن ئەم بۆ ئەوی هاندەرێک بێ هیچ نەبێ هەڵەبجە وەکو پارێزگایەک گەشە بکە خێراتر بێ لەو گەشەی کە خۆی بەس بڵێن بە سروشتی خۆی گەشە بکە ئێمەمانەوە خێراتری کەین لەبەرەوەی پارێزگایەکی چوارەمی حکوومەتی هەرێمی کوردستانە و خەڵکانێک ڕووی دیەکە و سا شانزەی سوێد لە بەردەممانایە کۆمەڵێک میوانی بیانی کۆمەڵێک میوانی ناوخۆی دەچنەم شارەوە تا ئێستا بەداخەوە هەڵەبجە ئوتێلێکی شایستی تێدا نیە دەواازەیەکی نەشیا یانی مەدەن سیمای شارستانەتی بە شارەکەەوە دیانە و بە ئومێدمان کردووە لەو بوارانە حکوومەت هەرێمی کوردستان ئاسانکاری زیاتر بکات. باشە کاک پێشەوە ینی بۆ نمونە ئەوەی کە لە هەڵەبجەوەکو پێویست خزمەت نەکراوە بابەتەکە ئەوەیە کە بۆ منە پرۆژەکان خاو بەڕێوە دەچێت یاخود بابەتەکە ئەوەیە کە حەجمی قوربانیەکە ئەوەندە گەورەی لەم ناوچەیە هەچیشی پێوەگری دیار نەبێ و ڕەنگە سەرمایه‌دارێکی زۆر لە هەڵەبجە هەبێت ئەوان بۆ دەستباری ئێوە نابن دەستباری ئەم پارێزگای نابن بۆ ئەوەی لانیکەم کۆمەڵێک پرۆژەی نەوعی لەم پارێزگایە جێبەجێ بکرێ و ئەمە بێتە هاندێرێکش بۆی کە وەبەرهێنەرێک سەرمایه‌دارێکی دیکەی شارەکانی دیکەش هاندەربی بۆی کە بێ لە پارێزگاکە کاری وەبەرهێنان بکات ئێوە بۆ خۆتان بوو ئەمە ناکەن ناو ژووری بازرگانی هەڵەبجە. زین چۆنە بابەتەکە لە هەرێمی کوردستاندا هەر کەسێک بیاوێت پرۆژەیەک ئەنجام بدا حەقی خۆیەتی سەرمایه‌دار بە دوای دەستکەوتنی قازانجا ئاگار ئەمە بابەتێکی ئابووری و هەموو کەس یعنی حەقی خۆیەتی هەموو کە حەقەدا بە کەسێک کە سەرمایه‌دار بە دوای قازانجا بکات بۆ یە کاتێک کەسێکی ئەلف بێت پرۆژەیەک لە سلێمانی یا لە هەولێر یان لە دۆهەکە ئەنجام بدا ئەگەر گەڕانەوەی سەرمایەکەی لەم سێ پارێزگایەدا بە 2 ساڵ بێ بۆ منە لە سلێمانیا 2 ساڵ بێت هەولێرا 2 ساڵ بێت دۆهەکە 4 ساڵ بێ لە هەڵەبجا بە 10 ساڵ بۆی ناگەڕێتەوە بە 15 ساڵ 20 ساڵ بۆی ناگەڕێتەوە ئەمە یەکێکە لەوانەی کە هەم ژماری دانیشتوانەکە کەمەوە ئەو ژماری دانیشتوانەی کە لە هەڵەبجە هەیە دەخلیان کەمە داهاتی تاک کەمە داهاتی خێزان کەمە و نرخی عقارات لە هەڵەبجەدا زۆر کەمە ینی هەموو ئەمانە واکە کە جموجوڵ دروست نەبێ وایە هەڵەبجەیەکی لە گرفتەکانی ئەوەیە کە جادە و ڕێگەبانەکان بە ڕووی داکراوە نین ینی داخراوە شوێنێکە لە ڕووی جوگرافیەوە کەوتۆتە ناوچەیەکەوەی تر کە ڕێگەبانەکان تێیدا کۆتایی دێ بۆ ئێمە وەکو ژووری بازرگانی سازی هەڵەبجە لە سەرەتای دروستبوونمانەوە دایم جەختمان لەسەوە کردووە کە ئەبێ هەڵەبجە ڕێگاکانی بۆ بکەینەوە بۆیە زۆر چەندین جا چوێنێتە لای وەزارەتی ئاوادانکردنەوە جەختمانسەوە کردوەوە کە مەرزی سازان و ڕێگەی مەرزی سازان بکرێتەوە و هەروەها هەوڵ بدەین پردی تووەقوت کە خۆشبەختانەوە جێگەی دەستخۆشیە بە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەکە یەکەم جا 8 ملیار و 450 میلیۆن دینار بوو ئێستا بۆتە 27 ملیار و 682 میلیۆن دینار و ئیحالە کراوە بۆ دوو کۆمپانیای سەرسیر و ساکۆ کە ئومێدەوانی دەزووترین کاتە دەست بەکار من لە پرۆژەکە و ئێمە داوامان کردووە پردی تەنگی سێ محەممەدیش بکرێتەوە کە ئەویش هەڵەبجە دەبەسێتەوە بە تاوگۆزی و مەزی پشتەوە کە خۆی بۆ خۆی ئەم ڕێگانە خۆی هەمووی جوڵە دروستەکە چکە ئێستا و پردی تووەقوت هەندێک کەس ئەڵێندەوە چە زۆر گرنگ نەبێ بەڵام گرنگی پردی تووەقوت لە چیایە یەکەم ئەوەیە ڕێگەی نێوان هەڵەبجە و گەرمیان نزیکەکاتەوە ینی ئەبێتە 27 کیلۆمەتر تاکیتە نزیکی دەربەنی خان ئەمە یەک دوو هەم گوندەکانی ناوچ ئەو ئەم دیوە و دیوی سەر ئەو جادەیە ئاوادانە بنەوە بە تەبیعەتی حاڵ قیمەتی زەوی ئەو سەر و جادەیە زیادەکات دەوروبەری ئەو جادەیە ئەمەش بۆ خۆی دەخلێکە بۆ هەڵەبجە و ئەو ژمارە گەشتیارە زۆری کە لە باشوور و ناوەندی عێراقەوە ڕۆکەنە ناوچە و هاوین هاوارەکانی هەورامانات و هەڵەبجە و منتیقە لەو جادەوە نزیکتر دەبێتەوە ڕێگاکەەوە بەشێکیان دێنەوە ماوەی تاواکردنی پرۆژەیە چەندێکە ماوەی تاواکردنی پرۆژەکە کەوتە سەر ئەگەر هەر بەو دیزاینی ئێستا جێبەجێ بکرێ لە 2 ساڵە ئەبێت تاوا ینی پرۆژەکە وەکو ئەوەی کە دانراوە دیاریکراوە بەستر عادەتەن لەوەشێت تۆزێت درێژە بکێشەیە بچکە واقع حاڵ جیاوازە لەو دەخسەی کە ئێستا بۆی کراوە بەس ئومێ دەکەین ئەو کۆمپانیانە کاری باشی تێدا بکەن و لە زووترین کات کاک پێشەوە ینی من ئەوەی کە سێرچم بۆ کرد کێشێکی دیکەی بابەتی وەبەرهێنان لە هەڵەبجە ئەوەیە کە تا ئێستا ئەم پارێزگای خاڵی ماستەرپلانێکی ڕێکوپێک نییە بۆ نمونە کاتێک وەبەرهێنەرێک دێتە ژوورەکەی ئێوە بۆ جێبەجێکردنی پرۆژەیەک بەرچای ڕوونیەکە زەوی تەرخانکراوە بۆ پرۆژەکەی یاخود نا ئەم نەبوونی ئەم ماستەرپلانە تا چەند ڕێگرە بۆ ئەوەی کە قەبارەی وەبەرهێنان ئاستی پرۆژەکەم بێتە قۆناغێکی باشتر کە ئێستا هەیە قۆناغی باشی برۆ ماستەر پلانەکە یاخود لەکوێدایە ئێستا خۆی جەناب لە بیدایە تۆ ئاماژەت بە بابەتێکدا باسی پلانی وەبەرهێنانەکرد ئێمە دووشتمانە یەکیان پێوتێ پلانی وەبەرهێنان یەکیان پێوتێ نەخشەی وەبەرهێنان پلانی وەبەرهێنان ئەوەیە کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە سایتی دەستەی وەبەرهێنانە بڵاو کراوەتەوە 1000 ئەوەندە پرۆژە لە پارێزگا جاجەکاندا ئەڵێ ئەمانە
ئەم پرۆژانە هەیە هەچ پرۆژەیەکی تریش یان ئەتوانێت ئیزافەش بکرێت بەس نەخشەوە بەرهێنان چیە نەخشەوە بەرهێنانەوەیە کە جەنابەت کەسێک بۆ بەرهێنەرێک دێت بۆ لای ئێمە وەکو کەتی تایبەت ئێمەش دوایی عینێرین بۆ بەڕێوەبەتی گشتی و بەرهێنانی هەڵەبجە بۆ نمونە کاتێک کە ئەچێتە ئەوێ بێت بەڕێوەبەتی گشتی و بەرهێنانی هەڵەبجە یا ئێمەش بە چاوڕوون بووین بڵین ئەم پرۆژانە هەیە فەرم و ئەمەش زەویەکە ئامادەیە کە تۆ بتوانانی لەم پرۆژە دەست بەکاربی یعنی زەویەکەیشی تیادا ئامادەیە و جۆری پرۆژەکە وەکو لەوەچێ خۆشمان بڵین 20 ئەو 100 پرۆژەی کە جەنابەت ئاماژەت بێت ئەم 100 پرۆژەیە جەدوای اقتصادی بۆ کراوە زەویەکەی بۆ تەرخان کراوە هەموو شتێکی حەزە جەنابەت دەیەکسە دەست بەکارەبی ئەمە زۆر خێرایە پرۆژ لە هیچ کوردستانە نییە ئەمە جارێ بەس ئەمە لە نەخشەی وەبەرهێنانی پێڕۆنە پلان نیە ئەمە نەخشە ئێستا کە ئێمە ئەومان نیە بە جێگەی داخیانی ومێدەوارین کە دەستەی وەبەرهێنان ئەمە بکات کە لە پلانیا هەیە بیکە بەشکم شڵات بتوان جێبەجێ بکەن بەڵام لە هەڵەبجاجگەیەوەی کە ئەمەش نییە ماستەر پلان یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی گەشەی هەر شارێک دروستکردنی و ماستەر پلان و چەسپاندن و پەسەندکردنی ماستەر پلانەکەیەتی ئەمە وەکو چکە ئێمە وەکو ژووری بازرگانی هەڵەبجە منش خۆم هەر ئەندامیشم لە ئەنجومەنی شارەوانی هەڵەبجە کە تازە بە تازە تەشکیل بوو یەکسەر جەختمانە سەرەوە کردوێتەوە و تومانە کە ماستەر پلان ئێستا ئەزمیر لە تورکیا کە گەشەی کرد ماستەر پلانەکەی گەشەی پێکرد چونکە کاتێک تۆ جادەی چلیت تهدید کرد جادەی شەخصیت تهدید کرد بێنچمارکت بۆ دانا دیاریت کرد خۆی بۆ خۆی ئەو زەویانەی ئەو نێوەندە گەشەیەکی تا دروستە بێ و تۆش ئەتوانی چۆن دابشکردنێک بۆ بڵین باڵەخانە ڕوونەبی کام زەویە بازرگانیە کامە چییە کامە خەدەماتە چییە ئەمانە واکە هاوکارێکی باشە بێەوە دەوروبەرەکەش ئەزان هەڵەبجە تا چەند دێفراوانە بێت چند دەچێت تەوسعەکە ئەمە یامەتی دەرێکی باشە بێت لە ئێستاە کاری وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار لە ئێستا ڕێکخراوێکی هۆڵندی هاتووەم کارەکە کە ئەمە کاری سەرەکی حکوومەتە هی کاری ڕێکخراو نییە بەڵام ئەوان دەستیان خۆش بێ لیژنەیەکی 18 کەسی پێکاوە لە نوێنەری هەموو دام و دەستگاکانی تێدایە کە ئێمەش نوێنەرمان هەیەتایە و ئێمەش لە ئەنجومەنی شارەوانی هەڵەبجە دوو نوێنەرماندانەوە کە متابعی ئەو ماستەر پلانە بکات لە زووترین کاتە جێگەی داخە دوای 31 ساڵ لە ئاوادانکردنەوەی هەڵەبجە تا ئێستا ماستەر ئەم ماستەر پلانە کارێکی قورسە زۆری پێدەچێت کار پێشەوە نەخێر کارێکی قورس نییە کارێکی هەندەسیە ئەگەر ویست هەبێت لە ماوەی 6 مانگە هەر هەمووی بە تەواوی کەمتیژە 6 مانگ بەس لە 6 مانگە تەواو بێ بەڵام نازان بۆچی نەکراوە ئەم ماستەر پلانە تەنها تایبەتە بە پرۆژەکانی وەبەرهێنان یاخود ئەوەیشی کە پەیوەندی بە کێشەی زەویزار هەیە لە هەڵەبجە ئەمە ژێک لای دەکاتەوە هەموو کێشەکان لە ماستەر پلان وەکو ئەساسێک و مەرجعیەتێکی ئەو شارە وایە هەمووی بۆ یەگەڕێتەوە بەڵام کێشەی خانووی تەجاوز و نەبوونی تاپ و خۆی بۆ خۆی ئەوانش کێشەیەکی گەی هەڵەبجەیە کە ئەوە ئێرکی شارەوانی و دایرەی تۆماری خان و بەرەیە کە ئەوانە ئەو شتانە چارەسەر بکەن ینی ناکرێی وایە ماڵی وایە لە پەنجاکان و لە هەڵەبجە تا ئێستا تاپۆی کار پێشەوە بۆ چاکردنی دۆخی هەڵەبجە وابردنی بۆ دۆخێکی باشتر ڕای ئێوە یعنی بە ئێعتیباری نەزەر وەرگیراوە بۆ نمونە لە ئەنجومەنی باڵای ئابووری هەرێم ئێوە هیچ پرۆژێکتان هەبووە بۆ نمونە کە هەڵەبجە پێویستی بە چ جۆرێک لە پرۆژە هەیە و دەبێت لە هەڵەبجە کار لەسەر ئەم سێکتەرانە بکرێت ئامادەی ئێوە چۆنە لەم بابەتەدا من چەندین پرۆژەمان پێشنیار کردووە بەداخەوە ئەنجومەنی باڵای ئابووری هەرێم هیچ مانایەکە گوێ لە ئێمە گوێ ناگرێت لە ژوورەکانی نەک لە ژوورەکانی بازرگانی لەو بابەتانە کە و لەو پێشنیارانە گوێ ناگرێت خەڵکێکی کە پێشنیاری بۆ کاو بۆیە بە بەڵام ئەوەی کە ئێمە پێشنیارمان کرد بێ ئێستانی چەند شتێک گەشتنیێتە خاڵێک ئەمە پردیتوە خۆت جێگەی دەستخۆشیەوە حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها سایلۆی هەڵەبجە کە ئێمە داوامان کردووە کە ویش هەندێک قۆناغی بڕیوە ومێ دەکەین کە بەردی بناغی پردیتوە قوتدانرا بەردی بناغی سایلۆی هەڵەبجەش سایلۆی گەرمی هەڵەبجەش دابنێتەوە شت کارێکی باشە ئێمە داوامان کردووە یەک تومانە یەک داواکاریمان هەیە لەم قۆناغەدا ئەگەر بێت و بۆمان جێبەجێ بکرێ هەڵەبجە گەشەکە کارێکی ئاسانیشە لە ساڵانی چەندین ساڵ دەمەوە بەر هێڵی ستونەکان تاوەرەکان چۆتەوە تا تەوێڵە بۆی کارەبا لە کۆماری ئیسلامی ئێرانەوە بێت بۆ هەڵەبجە تا تەوێڵە ڕۆشتووە و ئێرانیش خۆیان کارەبایەکی باش ئینتاجەکەن بەرهەمەێنن لیان زیادە لە پاوە ئەو کارەبا بدرێ بە هەڵەبجە بڵێن 30 مێگاوات یا 40 مێگاوات ئەو کاتە هەڵەبجە کارەبایە بێتە 24 ساعت و هەروەها یەکێک لە کێشەکانی دروستکردنی کارگە و پیشەسازی لە وڵاتی ئێمە کری کارەبایە کری سوتەمەنیە زۆرێک کرێکەمان ینی بۆیە ئێمە ناتوانین هەر وڵاتێکین هەر کەڵوپەڵ و کاڵە هاوردەیەکەی ناتوانین ئەو کارنامەی کە حکوومەتی هەرێمی کوردستان
هەی بوو کە هەرێمی کوردستان بێتە وڵاتێکی بەرهەمهێن نەک بەکارهێنەر بێ هەر بەکار بەربیانی مستەهلیک نەبێ بێتە بەرهەمهێن ئەو پلانەش جێبەجێ بێ بەڵام کە جێبەجێ نەبووە لەبەر هۆکاری گرانی کارەبا بووە بەڵام ئومێد دەکەین ئەگەر ئەو کارەبا بێت ئەو کاتە کە نرخەکەی کەمتر بێت لەو نرخەی کە بەرهەمەهێنێت لە هەرێمی کوردستاندا من دڵنیاتانەکەمەوە کە کۆمەڵە کارگەی باش دێن لە هەڵەبجا بیر لەوە دەکەنەوە کە کارگەکانیان لەوێدا بمەزرێن. کاک پێشواج خەمڵاندنێک هیچ بەدەڵەچوونەکەی بۆ نمونە بەکردنەوەی مەرزی سازان کە زۆر باز دەکرێت دەوتێت کە کردنەوەی مەرزەکە ڕۆڵێکی باشی دەبێت بۆ جموجۆری بازرگانی بەتایبەتی لە پارێزگای هەڵەبجا لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران. کردنەوەی ئەم مەرزە بۆ گرنگە ینی دەتوانێت ڕەوڕەوەی بازرگانی و ئاڵوگۆڕی بازرگانی نێوان هەڵەبجە باتە ئاستێکی پێشکەوتوتر. مەرزی سازان لەبەرەوەی کە هەڵەبجە بە شێوەیەکی ڕاستە و خۆ ناوەندی پارێزگاکە ناوەندی قەزای هەڵەبجە هەڵەبجە دەکاتە ڕێڕێوێکی بازرگانی چکە گەرێمە متابعەمان کردبێ فستیڤاڵی هەنار لە هەڵەبجا کاتێک ئەنجامەدا لە پارکەکەی هەڵەبجا بوو زۆربەی ئەو ئۆتۆمبیلە ئەو خەڵکەی کە سەردانی فستیڤاڵەکەیانە کرد هاتنە ناو هەڵەبجە حرەکەیەک لە ناو بازاڕەکەیدا دروستە بوو. مەرزی سازان بەو شوێنەدا ئەچێتەوە کە هەڵەبجە دەکاتە ئەو ڕێڕەوە بازرگانیە لە ئەنجامی ئەوە ئێستا گەرێمە ئەو بەزە بکرێتەوە زیاد لە 200 کە بڵین ئۆتۆمبیلی بار هەڵگر داخڵە بێ 300 عایلە وەزع گوزەرانیە و داهاتێکیان دەسەکەوێت چەندین تەکسی و هەروەها ئوتێل ئەکرێتەوە و هەروەها ناو بازاڕ و مەطعەمەکان سوودمەند دەبن و هەتا سەوزە فرۆش هەتا میوە فرۆش ئەمانە و خەڵکێکی زۆر ڕۆکاتە ئەو مەنتیقە چووکە مەرزی سازان لەگەڵ سنتەری مەرزی سازان وا دەکات کە سنتەری پارێزگای هەڵەبجە بۆ سنتەری پارێزگای کرماشان دەبێتە 162 کیلۆمەتر بۆ 164 کیلۆمەتر کە ئەمە نزیکترین ڕێگایە چونکە یەکێک لە کولفەکانی یەکێک لە تێچووەکانی کاری بازرگانی تێچووی گواستنەوەیە ئەو کاتە کە ڕێگەکە کەم بوو تێچووی گواستنەوەکە کەمتر بوو زۆربەی بازرگانەکان ڕۆ دەکەنەوە مەرز ڕوونا لە ئێستادا مەرزەکە لە چی خۆناغێکدایە بۆ نمونە زۆر باسی ئەم مەرزە دەکرا لە ڕابردوو بە ئێستاشەوە ئایا فعلەن ئەم مەرزە دەکرێتەوە یاخود گرفتەکانی بەردەمکردنەوەی مەرزەکە چییە حکوومەتی عێراقا حکوومەتی ئێرانە حکوومەتی هەرێمە ینی کام لایە لە ئێستاە ئێمە شاندێکی ژووری بازرگانی سازی هەڵەبجە چوینە بەغدا بۆ لای کاک دکتۆر عەدنان عومەر وایدی کە سەرۆکی دەستەی دەواازە سنووریەکانی هەموو عێراقە داوای ئەوەمان کرد کە مەرزی سازان زەرورە بۆ هەڵەبجە یاداشتێکمان پێداوە و یاداشتەشمان نووسی و بۆ دکتۆر بۆ بەڕێز مستەفا کاظمی ئەوان لە ڕێگەی خۆیانەوە نادوانە وەکو دەستەی دەواازە سنووریەکان ڕەزامەندە لەسەرکردنەوەی مەرزەکە. ستێپی دووهامی بریتی بۆ لە ئەمنی قەومی کە بێ ئەوانیش دەڕۆی ئەمنیوە ڕازی بن ئەوانیشمان تەواو کردووە ئێستا لە ئەخیر قۆناغیدایە کە لە بەردەم مستەفا کاظمیە ئیمزای بکە ئەگەر واژوو لەسەر مەرزەکە بکرێ ئەو بۆ ئێمە داواکاریمان لە حکوومەتی هەرێمی کوردستانە داواکاریمان لە هەموو دڵسۆزانەیە کە بیانەوێ بەتەنگ بژانەوەی هەرێمی کوردستان و بەتایبەت پارێزگای هەڵەبجەوە بن هەر یەکی و هەر حیزبێک و هەر کەسایەتێک لە ڕێگەی خۆی لۆبی بکە ئەسەن بابەتە ئێمە بتوانین ئەگەر واژۆی ئەخیری وەرگین ئەوە کۆماری ئیسلامی ئێرانیش لەسەر خەتە ئەوانیش کارەکان تەواو دەکەن لەلایەن خۆیانەوە ئێمەش دەتوانین لایەن خۆمانەوە دەست بەکار بین و خۆشبەختانش لەگەڵ پردی تۆقوت و پردەکەی تۆقوتا پردی سازانیش لە ناو هەمان تەندەرایە کە 850 تقریباً ملیۆن دیناری بۆ دانراوە درێژەکەی 50 مەترە و پانەکەی 11 مەترە ئەمەش جێبەجێ بێت ینی قۆناغێکی باشە بێ ئومێد دەکەین و هەروەها چەندین کۆمپانیای کەتی تایبەتیش ئامادەیان دەربڕێ ئەگەر بێت و پردەکە بکرێتەوە و مەرزەکە بکرێتەوە ئەوان بێن ڕێگاکەی لەسەر ئەرکی خۆیان دروست بکەن لە بەرامبەرە ئەوەی پێوتێ عوارض هەیەکرێت یعنی تۆ شتێک وەرەگری لەو سیارانی کە ئاتوشوەکەن بۆ جاتت توێچیکردنەوەی پرۆژەی مەرزی سازان لە ئەستۆی حکوومەتی هەرێمە یاخود بەغدا خۆی بەغدا خۆی لە ئەستۆی حکوومەتی هەرێمە چکە لەناو سنووری جوگرافیای حکوومەتی هەرێمی کوردستانەیە بەڵام وەکوتم ئاماژەم پێدا ئێستاوە 850 ملیۆن دینارەکە پردەکەی پێ دووسەکری ڕێگاکە 15 کیلۆمەترێمێت و ئەم 15 کیلۆمەترە وایە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرنامەیدایە کە پرۆسەی هەماهەنگی و پرۆژەی بڵین هاوبەشی نێوان کەتی تایبەت و کەرتی گشتی کە پێوتێ PPP ئەوە ئەین بکە ئەگە بەو PPP چەندین کۆمپانیا ئامادەن ینی هیچ کولفەیە حکوومەتی هەرێم ناکەوێت ینی کۆمپانیاکان ئامادەن جادەکەش دروستکەنەوە پردەکەش دروستەکرێت و کارەکە ئەکرێت و تر لەوەتی هەڵەبجە ئەوادان بۆ تۆ لە ساڵی 90 و تا ئێستا خەڵکی هەڵەبجە هەڵێ مەرزی سازان دەبا حکوومەتی هەرێمی کوردستان بێتە پێشەوە وەڵامیەوە بداتەوە بۆ کار پێشەوە ینی مەرجی گەشەکردنی ئابووری لە هەر ناوچەیەکدا بەتایبەتی لەسەر پرۆژەی بچوو گۆستاوە لە هەڵەبجە بۆ ینی ڕێژەی پرۆژەی بچووک و بزنسی بچووک ینی نابیندێت
ئەمە تا چەند گرنگە هیچ سێکتەر و بوارەکەیە کە ئەم پرۆژانی تێدا ئێستا بەگەرخرابێت یاخود دەبێت چی پێ بۆ ئەمە دقیق وەکو جناب ئاماژەت پێدا لەو ناوچانەی کە کەم پەرسەندون ئەبێت تۆ بە پرۆژە بچووکەکان دەست پێ بکەیت ئێمە چەندین پرۆپۆزەڵی پرۆژەی بچووکمان لەلای خۆمانەیە چەندین خەڵک بڵین پەیوەندی بە ئێمەوە کردو ئێمە فیکرەمان پێدا بیرۆکەمان پێداون بە پرۆژە بچووکەکان چۆن دەست بەکاربێن وهروە چەندین ڕێکخراو هەیە کە فەندەیەن هاوکاریەکەن بۆ ئەو کەسانی کە یانێ پرۆژەی بچووک دروستکەن ئێمە بە چاوەڕوانیمان پێداون لە پرۆژەی بچووکە کاری باش کراوە ئێمە لە تەمەنی خۆماندا دەم 2 ساڵەوە نزیکی 35 تا 40 پرۆژەیەکی بچووکمان مۆڵەت داوە چکە پرۆژە زۆر بچووک بێ لە 75 میلیۆن دینار کەمتر بێ مۆڵەتەکەی لە ژووری بازرگانی ئێمە خۆمان مۆڵەتمان بۆ پرۆژانەدا. باشە قۆناغی دواترتان چییە؟ بۆ نمونە دەتانەوێت بەرەو یادی کیمیابەرانی هەڵەبجە دەڕۆین و خەڵک چاوەڕێکی زۆری هەیە بۆ بابەتی گەشەسەندنی ئابووری لە ناوچەیە پلانی نزیک مەودا دوورمەودا چییە بۆ جێبەجێکردنی پرۆژە لەو پارێزگایە؟ ئایا ئەم پرۆژانە لە دەروی خۆتان جێبەجێەکەن یاخۆت هەر بۆ خۆتان باوکاری حکوومەتی هەرێم ڕێکخراوەی دەوڵەتەکان بەتایبەتیەوە چەند سەردانێکتان هەبوو بۆ رووسیا بۆ وڵاتانی دیکە لەگەڵ وەزیری دەروی عێراق لەگەڵ هەڵە نەبم ئەمانە توانیتان بە سوود و قازانجی بابەتی و بەرهێنان بۆ هەڵەبجە بیشکێننەوە؟ ئێمە بابەتانە سەردانی هەر شوێنێکمان کردبێ هە وڵاتێکمان کردبێ ئەو پلانی وەبەرهێنانی جەنابەت ئاماژەت پێدا ئێمە پێمان داون هەر سایتەکەمان پێ بۆ نردوون هەموو پلانەکە هی هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستانیش نەک تەنها هەڵەبجە ئەمە کەوێتە سەر ئەوەی کە ئێمەش وەکو ژوورەکانی بازرگانی و هەروەها بۆ بەرهێنەرانیش و هەروەها سەرمایەدارانیش هەمویان بە جۆرێک لە جۆرەکان چاومان لە ئاسانکاریانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەیکات چکە ئەگە حکوومەتی هەرێمی کوردستان مەرزی سازان بکاتەوە پێویست بەوە ناکا ئێمە بە خەڵک بانکەین خەڵک خۆی دێ پرۆژە لە هەڵەبجاکاتەوە یعنی ئەگەر بڵین پردی سەیم هەموو بکرێتەوە و ئەو ئاسانکاریانی کە ئاماژەم پێدا بەخشینەکان ئیعفاعاتی وەبەرهێنان کە لە یاسای وەبەرهێنانی ژمارە 4 ساڵی 2006 داهاتوە ئەگەر ئەمانە کاری دەسەر بکرێتە فەرمانێکی وەزاری ئەو کاتە منیش داواشی نەکەم یا ئەو کارەبایی کە ئاماژەم پێدا بێتەوە یان ئەو بۆری غازەی کە ئێستا هاتۆتە هانەگەرمەڵە و منطقەی بیارە منطقەی تەواڵە نزیکە ئەگەر ئەو غازە بێتەوە کە کاتێک کولفە و تێچووی سوتەمەنی کە کارگەیەکی پێخێتە گەڕ کەم بوویەوە وەکوی سا چۆن ئێمە ئەزمەی بەنزیمان هەیە و خەڵکەشە سایەگەیەکا بە غاز بۆ نمونە ئەگەر ینی بۆی کەمتری تێبچێنەوەە ئەگەر ئێمە توانیمە یا کەسێک بێت ئامادە بێ سوتەمەنی بە نرخێکی کەمتر دابین بکات خەڵکە ڕۆکاتەوە ناوچەیە ئێمەش بەم شتانە بەم بابەتانە نەبێت و حکوومەت ئەم ئاوەڕدانەوە جدیە لە هەڵەبجە نەکاتەوە تی خۆ ئێمە تا هەر خەڵک بانکی هەر خەڵک بانکی خەڵکیش دێ بە دوای قازانجی خۆی ئاگەڕ ینی زۆر ئەستەمە ئەگەر حکوومەت هاوکار نەبێ ئێمە بەرچاوڕوونیە دەین و ئێمە ینی ئێمە گەر ئەو شتانەی کە پێشتیانمان کردەوە بابەتانی کە پێشتیانمان کردەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئەوان بە تەنگمانەوە بێن گوێمان لێ بگرن جێبەجێ بکەین ئێمە بەڵێنیەوە دەین کە هیچ کەمتەرخەم نەبین و پرۆژەی زۆر باشیش لە هەڵەبجەدا جێبەجێ بکەین. گەشت بینن بەوەی کە دۆخی وەبەرهێنان بە تایبەتی ئەو سێکتەرانی کە ئێستا دایمە خاڵی بەخۆتی هەڵەبجێ بە تایبەتی گەشت و گوزار بۆ دوورمەودا ببێتە سێکتەرێکی گرنگ بۆ داهاتی حکوومەت و ئەگەر حکوومەت ئەم بەدەمەوە هاتنەی هەبێت ئێوە بەڵێنی ئەوە دەدەن کە سەرمایەدار خەڵکی بزنس خەڵکی پارەدار لەسەر خەتە بۆ جێبەجێکردنی پرۆژە یاخود بۆ دەوتێت زۆرجار وەبەرهێنەران خۆیان لە هەڵەبجە بە دوور دەگرن ئەم قسەیە هیچ ئەساسێکی هەیە کاک پێشەوە هەتەنها ئەو ئاسانکاریانە کە ئاماژەم پێدا ئەگەر ئەو ئاسانکاریانە حکوومەتی هەرێمی کوردستان بیکە هەڵەبجە خۆشبەختانە ناوچەیەکی گەشتیاری زۆر باشیە گەشتیارێکی چوار وەرە زەمان هەیە ینی وهروەها ناوچەیەکی کشت و کاڵی دەشتی شارە زوڵمان هەیە کە زۆر باش و بەپیتە ئەموو ئەمانە کەوێتە سەر ئەوەی کە حکوومەت چەندە ئاسانکاریەکە ئەو کاتێک کە حکوومەت ئاسانکاری کرد زۆر ئاسانە ئیسا بۆ نمونە لە چیای کوڕەکە تەلەفریکێکدانێ با لە ئەحمەداوە هەورامان و بیارە بۆ نمونە تەلەفریکێکدا بدە و کاتە کۆمەڵێکی زیاتر گەشتیار ڕۆکەنەوە منطقە بە تایبەت گەشتیاری عەرەب و ناوەند و بڵین ناوەند و باشووری عێراق کە ڕوو لە ناوچەکە دەکەن و بۆی بتوان یعنیسا لە ئێستاە لەبەرەوەی کە ئوتێلی شایستە نیە لە هەڵەبجە لەبەرەوەی کە خزمەتگوزاری شایستە نیە ئەو گەشتیارانە کە دێن زۆربیان یا لە خێما خوا کاک پێشەوە ینی وەکو دوایین پرسیار خۆی گرنگەکە لەوە دانیەکە وەکو ژووری بازرگانی چۆن قەناعەت بە وەبەرهێنەرێک دەکەن کە بێ وەکو دەستی کەتی تایبەت ئیش کات ینی پرۆژە بکە ئوتێل بکاتەوە ئەوانەی کە سیمای ینی شار دەپۆشێ بۆ ناوچەیە بۆ کەرتی تایبەتم ئامادەیی نییە بۆ چاوەڕێی حکوومەت دەکەنەوە ئامادەیەکە ئاسانکاریەکانە تۆ کاتێک زەوی نادەی بە کەسەکە و هەروەها ئەو کەسەش ئەوێ بەو ڕێکارانەی کە دانراوە زەویێکی پێ بدرێ پێی نادرێ ئێمان دووە بێ ینی لەبەرەوەی کە ئەمە ڕێکارەکان لە دەستێوەبەرهێنانی هەرێم دەسەڵاتەکانی شۆڕ کردەوە بە ئامانجی نەبوونی ئەم ینی کەمکردنی ئەم ڕۆتینانە
ئێستا ینی بەڕێوەبەتی گشتی و بەرهێنانە پارێزگا کراوەتەوە ینی ئەمە هەموو کاراسانی نییە بەڕێوەبەتی گشتی و بەرهێنانی هەڵەبجە هەتا ئەم لە حەزەی من و جەنابەت قسەی تیاکە بەس خۆی و یەک کارمەندە بۆ ئەوەی کە پرۆژەیەک ئەو پێداویستیانەی بۆ ئەوەی دام ئەو بەڕێوەبەتی گشتی و بەرهێنانە بتوانێت مۆڵەتی پرۆژەیەک بعد نزیکی 30 کارمەندی پێویستە ئەوان خۆیان دیراسەیەکیان کوێوتیان ئێمە بە 18 کەسیش غازین بەڵام دوو کەسن ئەم دوو کەسە ناتوانن چونکە فلتەری خۆی قۆناغ تۆ پرۆژەیەک تەقدیمەکەی هەچێتە هەڵسەنگاندنی ئابووری دوایی ئەچێتەوە بۆ کۆمەڵیانی لیەکەن ینی ئەمە کۆمەڵێک ئیجراعاتە بە دواییەکە زیاتر لە نزیکی 20 کارمەندێک هێوێ خۆی و بەسەوە خۆی و کارمەندێک بێ ئەمە یەک ناتوانێت دوو بابەتی وەیە زەوی لە بەردەسانی ینی بووم کە ئاماژەم پێداوتم نەخشەوە بە نابێت زەویەکان هەبێت تۆ کاتێک کە کەسێک دێت عەرەبێکە دێت ئەڵێ من ئەمەوێ بتە لە فریکەوە ئەبن خۆبێ بە زەویەکەی بێن بەڵام ئەمە نەخشەکەی ئەمە پلانەکەی فەرم و ئەمە ئەم پرۆژەیە پەسەندە فەرم و جەنابەت بیکە بەڵام کە زەویەکەی نەبێ هەڵێ ئەکرێت شارەوانی هەڵەبجە ناتوانێت ڕۆڵە ببینێ ئەوە لە دەروی وەکو گەشت و گوزارەکە لە دەروی سنووری شارەوانی هەڵەبجەیە بەس ئەوەی کە شارەوانی هەڵەبجە ئەتوانێت بیکە ئەوە بۆ دابینکردنی زەویەکە بۆ هۆتێلێکە بۆ بینایەکی بازرگانیە ئەوانە ئێمە لە ئەنجومەنە هەوڵمانداوە کە ئەمە ڕێک بخەینەوە ئەو کۆمەڵێک زەوی دیاری بکەین و بیدەینەوە بەرهێنان بۆی کەسێک کە چوە بەرهێنان وتی من ئوتێلەکەکەمە بڵێ فەرموو ئەمە ئەگە ئوتێلەکە سیاحیە تەوێت لە گوڵانە بکەیت و فەرم بڕۆ گوڵان ئەگەر ئوتێلەکەش حەزەکەی ناو شارە بکەیت و ئەوەندە زەویمان هەیە توانی وتێلێکی تیا پێشەوە هەرچەندم دوایین پرسیار پێ وانە ینی جێبەجێکردنی سیستمی تاک پەنجەرەیی لە هەڵەبجە تا ڕادێکی باشم کێشانەکەم دەکاتەوە لە هەموو هەرێمی کوردستانە لە هەموو دنیادا سیستەمی تاک پەنجەرەیی ڕۆتینات کەمەکاتەوە بەڵام جارێت ئێستا لە هەڵەبجە هیچ شتێکمان و بابەتە نیە. زۆر سپاس بۆ بەڕێز پێشەوە ئەحمەد سەرۆکی ژووری بازرگانی پیشەسازی پارێزگای هەڵەبجە سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ دووبارە بەخێر بێت. بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەلێکی دیکە بەرنامێکی دیکە با هیوای تەندروستێکی باش و پابەندبوون بە ڕێنمایە تەندروستەکان هەر شاد بێت.